لەگەڵ دروستکردنی بەنداوی دەربەندیخان لە شەستەکانی سەدەی ڕابردوو تێڕژانی ئاوەڕۆی شار و شارۆچکەکان و پاشماوە پزیشکیەکان بۆ ناو ئەو ڕووبارانی دەڕژێنە بەنداوەکە بەردەوامی هەبووە. ئەو مادە زیان بەخشانی لە بەنداوەکەدا لەنگەردەگرن دوو بەشن، بەشێکیان مادەی قورسن و دەنیشتنە بنەوەی بەنداوەکە و پێویستە بە ئامێری تایبەتمەند پاکش بکرێتەوە. بەشی دووەمیش ئەو مادە سوکانن کە سەر ئاوەکە دەکەون و هەموو هاوڵاتی و گەشتیارێک بە ئاسانی هەستی پێدەکات. ئەو شەخەڵە نوێ نییە لەوەتەی دەربەنیخانێ هەروەوە بەهۆی ئەو پاشماوانەی کە لە ناوچەکانی سەرەوە هەیە بە تایبەتی تانجەرەوە کە کۆبووەتە لەوێ ئیسا بووە بە شوێنەی فڕێدانی خاشەک لە دەربەنیخانە. ئەو پێم وایە هۆکاری دروست کرد و کوچووکە زۆربەی ئەو خاشەکە لە کاتی لافاوشتا هەموویەتەوە ناو دەریاچی دەربەنیخان هەمووی لێکەوە بێتەوە کوچووکە بەربەستەکە هێندە ئاوەکەی بەر نادرێتەوە ئەم خاشاکە لەگەڵ خۆیان بەرێەوە لە سەری شۆڕی سایکلینی بۆ ناکرێت پاشماوەکە هەمووی دێتەوە ناو بەنداوە. ماوەدە قورسەکە بەپێی زانیاری من ماوەی چەند ساڵێکی زۆرە نیشتووە پاکش نەکراوەتەوە. ئێمە کلینێکمانەیە هەر لە ناو ئاوەکەیە جاران پاکەکرایەوە ئەم بەم کلێنە هەموو لیتە و خاشاکی ناو بەنداوەکە دەرئەکرا ئیسا چەند ساڵێکە بەداخەوە ئازان کلێنەکەش خراب بۆش پاک ناکرێتەوە. سەرۆکی شارەوانی دەربەندیخانیش دەڵێت بەهۆی تێچووی زۆری پاکردنەوەی ئاوی بەنداوەکە حکومەت ناتوانێت ڕۆژانە پاکی بکاتەوە و بە ناچاری وەرزانە ئەو کارە دەکەن. ناوبرا وتیشی پاراستن و پاکڕاگرنی ئاوی بەنداوەکە لە ئەستۆی وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بەڵام پێویستە هاوڵاتیانیش بەرپرسیارانەتر مامەڵە بکەن. لایەنی معنی و نەمعنی هەر هەموو دامەزراوەیە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاوڵاتیان و دامودەزەکانی حکوومەتی هەرێم هەمومان بەرپرسین لە پاراستنی ژینگەی بەداخەوە بەڵام هاوڵاتیان کەمترین بەشداریانەیە ئەگەر هاوڵاتیان بە وشارێکی تەواو هەسوگەوت لەگەڵ بەنداوەکانە بکەن دیارە بەو شێوە نابێ. لایەنی بەرپرسی سەرەکی سەر بە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوەوە بەڕێوەبەرایەتی بەنداوەکان سەرپەرشتیەکە بەڵام ئێمە لە ڕووی ژینگەیەوە ئەوەمان لە یەکجیا نەکردوێتەوە بڵێن ئایدی ئەوانە ئێمە لایەن تیمەکانی خۆمانەوە چ ڕێگەوبانەکان و چه سەیرانگەکانیش و چه بەنداوەکەش لە کاتی خۆیان پاکەکەینەوە. بەشێکی دیکە لە پیسبوونی دەریاچی دەربەندیخان بۆ کەمتەرخەمی گەشتیاران دەگەڕنرێتەوە بەو پێی پاشماوەکانیان کە لە جۆری مادە سوکەکانن لە قەراغ بەنداوەکان و ڕووبارەکان ڕۆدەکەن و لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەکە پاشماوەکان سەر ئاو دەکەون و بەنداوەکە پیس دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.